ئەم ڕەوتە سیاسیە سێبەر نییە، پەیوەندی بە هیچ لایەنێکەوە نییە. ئەمە لەسەر داوای خەڵکی کەرکووک بووە، تەنانەت وەکو فشارێکی جووا بووە لەسەرمان کە ئەبێت هەر قسە نەکەین بەڵکو ببین بە داکۆچیکەرێکی سەرسەخت بۆ مافە خوراوەکانیان. و ئەم ڕەوتە لە خەڵکانی دڵسۆز و ڕۆشنبیر و نیشتیمان پەروەر پێک دێت. بە ئەوانەی کە کاندیدیانەکەین هیچ پەیوەندیەکیان بە بابەتی حزبیەوە نییە و لەگەڵ هیچ بە مەلەفی گەندەڵی و بە بابەتی گەندەڵیەوە تێوە نەگلاون لەو شارەیە. دیارە من حەزەکەم ئاماژە بە بابەتێ بکەم هاوڕێیان. ئەمە ڕەوتە سیاسیەکە ئێمە دامانهێناوە دوور و نزیک پەیوەندی بە بنەماڵەی یاخود شەخص یعنی هیچ کەسێکەوە نییە غێری خۆمان و گەلەکەمانین، هیچ کەسێکی کەمان لەگەڵان نییە. ئەوە بۆ ئاگاداری بەڕێستان لەبەرەوەی لەم لاولولا هەندێک بڵاو کراوەتەوە سەبارەت بە هەندێ ئەوەی کەوا ئێمە لەلایەن خەڵکانێکەوە دەعام کرابێت یان ڕەوتێکە سیاسیە پەیوەندی بە شەخصێکەوە بێت. بۆیە بەندەیش باسی ئەوە دەکرێت خەڵکانێک باجی قورسیان داوە لە کەرکووک و بەندەیش لە دوای خیانەتی 16 ئۆکتۆبەر دەنجێکی دلێرم هەبووە وەکو هەر سیاسیشی کە باجی قورسیان داوە و بە نەتیجە ئەم وڵاتەم بەجێهێشت و دواتر لەسەر داوای خەڵکی کەرکووک کە ئێمە هاتووینەتەوە داوای ئەومان لێ دەکەن کە ئێمە لیستێکمان هەبێت و دروشمی ئەم لیستە متمانە ڕازگۆیی یەکسانی. دیارە ڕازگۆیی حەزەکەم یەک شتێکتان پێ بڵم ئەڤاڵان. ڕازگۆیی زۆر گرنگە، یعنی لە ڕابردووە بینیومانە خەڵکانێک کە چوونەتە پەرلەمان لەگەڵ ئەو فڕانسی بۆ ئەوانەی کە پێوترێ ڕیکلام و ئەو شتانە کە بۆ خۆیان کردو ڕازگۆ نەبوون. یەکسانی لەبەرەوەی لە کەرکووک هەموو نەتەوەکانی تایە، بۆیە ئەبێ ئێمە بە دیدێکی یەکسانی تەعامل لەگەڵ ئەو بەرپرسیارەتیە کە لە داهاتووە ئەمان بێ لە کەرکووک بکەین. ئەمە دروشمی ئێمەیە لەو لیستەیە کە ڕای دەگەنین لە داهاتووە و ئەوە دروشمەکەیە. ئەم بابەتە دوور و نزیک پەیوەندی بە ناوبرا و کۆچکردووە نییە. ئەمە بۆ خۆمان ئێمەش هەمان شێوەی جەنابیان باسی لە تیڤەکانەوە مقابلەم هەبوو، باسی خیانەتی 16 ئۆکتۆبەرم کردو. ئەگەر ئەم بابەتە هیچ پەیوەندیکی بوانەوە دوور و نزیک پەیوەندی بیانەوە نییە و دڵنیاش بە من گوێشم لەو شتانە نەبووە، پەیوەندیەکی بوانەوە نییە. ئەوە خۆمان و خەڵکەکەی خۆمانی کە بەجیانمان نێشتواتوینێتەوە لە کوردستان ئێستاکە داکۆچی لە مافەکانیانەکە. دیارە بەخۆی هەڵبژارنەکان وەختێکی ماوە و ئێمە بۆ خۆتان باشە زانن ئێمە باسی کەرکووکەکەین. کەرکووک هێشتا لەژێر داگیرکەرایە، لەژێر دەستی داگیرکەرایە، بۆیە جارێ ئێمە ناوی لیستەکە و کاندیدەکانیشمان ناو ناهێنین تاکو و کاتی بانگەشەی هەڵبژارنە و کاتە خەڵکی کارکتەری سیاسی زۆر بەهێزشی تیابێت. حازرن، هەموو شتێک حازرە، نەگەیشتۆتە کۆمیسیۆن بەڵام هەموو شتێکمان حازر کردو. بە نەتیجە ئێمە دیارە یعنی ئێمە کە باسی خیانەتی 16 ئۆکتۆبەر و ئەماناکەین دیارە چێ پێی قەرەسە بێت و دڵنیاش بە ئێمە ڕکەبەرەکانمان و کاتە لە دەنگەکانمانە دەرەکەوێ ئەمە چۆنین و بەچی ئاراستێکیشی شەکی.